تلای منتێتی مامۆستا دراوسەیەکمان هەیە زەلام بەتێرێتە ماڵوو ئەتوانم من باسی کەم لای خەڵکوتم چۆن نەزانی زەلام تێرێتە ماڵوو وتی وەڵی تر وتم آخر چۆن نەزانی ئەزانی ئەو کەسە خزمی نییە یعنی برای نییە مەسەلەن مامی نییە خاڵی نییە ئەوەی کاتۆتە ماڵ نەوەڵڵە یعنی دوای ئەوە یعنی کە تەکیدم لێ کرد سێرم کرد خشە دەرچوو هیچ نییە ئەوە نییە کە ئەو گەرەکی بۆ ئەو بوختیانە بکە و ئەوێ پرسیاریش بکات لە بن و منیش فتوای بۆ بدەم بڵێ من ڕۆکاکە ناو خەڵکە باسی هەر ئێستا بەر لەوەی بێمە خزمەتی بەڕێستان یەکێک نامەیەکی بۆ ناردم لە هەولێرەوە ئەڵێ مامۆستا دراوسەیەکمان هەیە یعنی گومانمان لەسەرێتی من بە ماڵەوە وتمە کەس نەچێتە لای کەس نەچێت ئەو ماڵە لەبەر ئەو ماڵە وانە لە ماڵیشە پێمان وتوێت کاکەیتر بۆ ڕۆژوەگری بۆ نوێژەکەی تو ئاوا قسە بە خەڵکەکەی ئیتر بۆ نوێژ و ڕۆژێک مامۆستا قسەکەی من تەواوە هێنەکەی ئەوان تەواو وتم قسەکەی ئەوان تەواو قسەکەی ئەوان تەواو قسەکەی تۆ غەڵەتە طبعا ئەم مەسەلەیەکی زۆر حەساسەکەم باش گەی بۆ بگرن مەسئلەی بوختیانکردن بۆ کەسێک یعنی بڵێ ئەم کەسە مەسەن زیناکە زینا داوێن پیسی چی کاتێ تو ئەتوانی بەوە بڵێ فڵانە کەس زینای کردووە چی کاتێ ئەتوانی طبعا لە شریعەتی ئیسلامە هەردەم مەجال نەدراوە باسی کەی ئیلا ئەبێ بیشاریتەوە دوایی ئەگەر کەسێک نەیشاردەوە و باسی کرد محکەمە بانگێکات ئەڵێ شایەت بێنە لەسەر ئەم قسەت ئەبێ 4 شایەت هەبێ کە ئەو 4 شایەتە بینوێتیان فڵانە کەس کاری خراپە و بەدڕەوشتی کردووە نەک 4 کەس بێن بڵێ وەڵا دیمان زەلامێک چووە ماڵیانەوە نا بەڵکو 4 کەس بڵێن ورد عاسی ئەمرەکەم مێشتان بخەنە لای من ئێوە هاتوون بۆ لەیلەتوڵ قەدر 2 کەلیمە فێر بن مێش بخەنە ئەی رەبا تێتان گەێنم شریعەتی ئیسلام چۆن باسی ئەم مەوزوعاکە بناینە ئەم شتە ئەگەر بە چاوی خۆت بینیت ئەبێ ستریکەی شریعەتی ئیسلام ئەڵێ ئەگەر کەسێ لە ناو خەڵکا باسی کرد وتی ژنی فڵانە کەس وا ئەکا محکەمە بانگێکات ئەبێت 4 شایەت لەگەڵ خۆیان بێنێ هەر 4 شایەتەکە بڵێن بینیمانە کل لە ناو کلدانا بووە نەک وەڵا بینیم ڕۆیە ماڵیانەوە بینیم ڕوود بوون بینیم نازانم چی بینیم ماچی کرد ئەمانە هیچی ناخواتە لە محکەمە ئەبێ کل لە ناو کلدانە بڵێ سوێن بخۆی ئیمانی خۆت بسووتێنی بڵێ ئاوا بینیم ئەو جا شایەتێکت قبوڵەت پێ شایەت 1 نەفەریش نا 4 نەفەر ئەگەر 3 نەفەر شایەتی بدا 4م بڵێ بەخوا باش نەمدی ئاوا بینیم حاکم هەر هەمویان بانگەکە یەکی 80 داریان لێدا 80 دار وحتى أو رجل الدنيا من الشايتين قبول ناكريت إلا محكمة وانا وبيان أو تير فاسق وهركس يكيش أو شتانا بلاو كاتو بفيديو أو شتانا بلاو كاتو بالرسم والله تيايا بجدارة نبقسي من تيبقن أو كسانيك أو كسانا بلاو كان ولا ناوخلكا حتى للدنيا ما شايتين قبول ناكري وأخوي تعالى أفرمي أو أنا فاسق لسردمي إمام عمر زلامي وتي من فلانة كسم بينية قناع أو كاري كردوا إمام عمر بان يعني كرد وتي الشاية كانت كين سيكسي لقلا هذا أخوه وشوارم سيكسيان وتيان بتشاوي خوان حموشتك من بينية حموشتك يتر أم لا ولايت يعني شوارم داني كان وتي والله من ديم الرودبون ويكوا بس يترشتكان بكاملين نبيني إمام عمر فرموي أو سيانة بانكن يكي 80 داري داليان ويتر عبرويان شو لنا وخلقي بهيت شايتيان بو هيت موضوع قبول الله لا لمحكمة الإسلام كابرا هلا خويا أمرو شتيكي خلق بلا وكاتو ناموسي خلق بلا وكاتو لنا وخلقي حتى أكر اشتكت بيني لولا منك ولا كسيت بيني أمرو خو هزار الله نراتو بخلق كابرات بيني روت رسمك روتي هيا عروت وقوت رسمك روت وقوتي هيا هرجع يشتتو يكسر أي سريته بو كسش علي الأخوة بترسى لبردبي خوايا قسم بخوا خصعتكات نكبر ريتوش بين يربو أو بين يربو أو بين يربو أو بين يربو أو أما سلانة زور خطرة جاء أمد يخلقتر يدراوسي هر زور خطرة يدراوسي هر زور خطرة تو بودراوسي قد بختان هالبسي آخر دبیر ناکەی تۆ ئەویش ڕۆژێ لە ڕۆژان بۆش نەکەی تۆ ئەیکەی ئەیکا بۆ خوشکەکەی تۆ ئەیکا بۆ دایکی تۆ ئەیکا
دەبێ ئەبێ لە خوا بترسی هەوڵ دە سومعەتی دراوسەکەت بپارێزە حتا ئەگەر عیبێکی شێ عیبەکەی داپۆشە مەیە لە عیبەکەی بەردەوام بێ سومعەتی دراوسەکەت سومعەتی تۆیە هەموو کەسی احتیمال هەیە غەڵەتکە هەموو کوڕ و کچێک هەموو ژن و پیاوێک قابلە غەڵەتکە براینە تۆ خۆت غەڵەت ناکەی تۆ خۆت غەڵەت ناکەی من بەس پرسیار لە ئێواکەم من ئەم پرسیارەتان لێکم کە پێغەمبەر عیسا کردی لە قەومەکەی خۆی لە کاتی خۆیان پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەزانی بە قەومەکەی چی وت کەسێکیاندا لەبەر لێیانەدا بە لێدان هاوردیان پێغەمبەر عیسا لە شوێنێکە دانیشت و خەریکی عیبادەت بوو خەریکی زیکرکردن بوو لە پاڵ تەپەیەکە هاوردیان تونیان کرد لە تەپەکە هاوردیان تونیان کرد لەو تەپەیە کە پێغەمبەر عیسایان بینی وەستان وتیەوە خەریکی چین وتیان ئەم کابرایە بەدڕەوشتی کردووە ئیتر ئەڵێم کابرای یعنیان ئافرەتەیان پیاوە بەدڕەوشتی کردووە وتی یعنی تأکید ئێوە تأکیدن بەڵێ تأکیدین بەدڕەوشتی کردووە ئەمانەوە ڕەجمی کەین یعنی بەردبارانی کەین فەرمووی باش مادام ئێوە تأکیدن و شایەتتان هەیە و هەموو شتێکتان کۆتایی پێ هێنا بەردبارانی کە بەڵام با یەکەم بەرد طبعا هەرێکی یەک دوو بەردی کردووە دەسۆ هەر زەلام یەک دوو بەردیان کردووە خەڵک بۆ ئەم شتە ئامانی نییە هەمووی هینا یەکی دووسێ بەردیان کردووە دەسۆ بۆ بەردبارانکردنی ئەو فەقیرە ئەو بەسە زمانە فەرمووی با یەکەم کەس کە بەردەکەیتی ئەوە شێنێت کامتان ئەو گوناحەتان نەکردووە کامتان ئەو گوناحەتان نەکردووە با یەکەم کەس ئەو کەسە بەردەکە بۆ شێنێت 150 کەسە بوون هەر هەمویان لە ترسا بەردەکانیان فڕدا و دانە دانە ڕایان نەکرد چونکە هەر هەمویان کردبوویە من نازانم کێ چی کردو کێ چی نەکردووە بەڵام پێغەمبەر عیسا ئەیزانی کێ کردوێتی و کێ نەیکردووە هەر کەسێ بەردەکەی بۆ شانای بۆ تا من نەمکردووە حەیای ئەچوو چونکە ئەیزانی پێغەمبەر عیسا ئەزانێ خوای تەعالی ئەو عیلمەی بە پێغەمبەر عیسا دابوو ئەیزانی کێ چی ئەکا و کێ چی ناکا سڕەکانی گشتی ئەزانی بۆیە کاتێ وای فەرموو گشتیان ڕایان کرد بەڵام بە دزیوە جاری کێ بەردەکەی لە ئەخیرا کابرا بەتەنیا ماوە ئەو کابراوە هەوردیان ڕەجمی کرد بەتەنیا مایەوە هات ڕمایە من پێی پێغەمبەر عیسایە ئەویش هەڵیسانەوە دەستی پێغەمبەر عیسای ماچ کرد فەرمووی دەستم ماچ مەکە تۆ هەر کەسێکی وەکو من وتی ئەی پێغەمبەری خوا قەسەم بەخوا نەمکردە وتی وەڵڵاهی نەتکردووە من شەزان نەتکرد بەس بوختیانە بۆتی هەڵە بەس بوختیانە بۆتی هەڵە بەس ئەو خەڵکە زۆر بێزەمیرە بەڕێزان هەر کاتێک مینەی ئەوە ئەکا ئابڕووی خەڵک ببا بەس نازانێ ئێستا من لەم شاری من حەزەکەم ئێستا خەڵک دێ بەلام ئەڵێ مامۆستا بەخوا لە کۆڵانەش هیچ باس مەکە دیکە خاتر ئەو خوا لە مەدینەی پێغەمبەر لە زەمان پێغەمبەری خوایە غەڵەت هەر بووە باسی مەکە ئەم شارە بە جوانی لە کوردستانە بڕۆیت هەر شوێنێ بڵێ من خەڵکی سمودم خەڵک یعنی وا ئەزانێ سمود یعنی ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵک هەر هەمووی وا تێگەیشتووە گەرمیانی و سمودی و کەلاری خەڵک وا ئەزانێ ئەصحابن ئەم سمعەتە بێڵن با بە جوانی بمێنێتەوە کاتێ تۆ باسی کەسێکی خراپ ئەکەی ئەڵێ فەڵانە کەس خراپە بیر لەوە بکەرەوە بەیانی لەوانەیە کوڕەکەی خۆت براکەی خۆت بڕوا بۆ ئەو شوێنە خراپە خەڵکی سترکەن بەشک و خەڵک تەوبە بکات و واز بێنێ تا خراپە زیاتر بڵاو دەبێتەوە ناو وڵاتەکەمانە ئەم لەقینی ئەوە عەبڕووی ئەو بووە ئەو لەقینی ئەمە عەبڕووی ئەبووە بیکەنە خاتری ئەو خوایە با ئاگامان لە خۆمان بێ ئاگامان لە سمعەتی ماڵ و مناڵمان بێ